ئەمەی دەیبینیت بریتیە لە 3 مشک کە زانایان بە ڕێگای دەستکاریکردنی جینەکانیان توانیویانە لە شێوەی ئاساییەوە بیانگۆڕن بۆ مشکی تووکنی ڕەنگزەرد. کۆمپانیای ئەمریکی کۆلۆسال بایۆساینس ئەمڕۆ سێشەمە ئەو هەنگاوە گرنگەی زانستی ئەندازیاری جینەکانی ڕاگەیاند. زاناکان ئاوڵەمەی مشکی ئاساییان هێناوە و جینەکانیان گۆڕیوە. پاشان ئاوڵەمەکانیان خستووەتە ناو منداڵدانی مشکی تاقیگە و ئەم بێچوەخرپنانە لەدایک بوون. ئاماجی ئێمە ئەوە بوو ئەو سەخڵەتانە پەرە پێ بدەین کە تایبەتەن بە توانایمانەوە لە کەشوهەوای ساردا بۆی زیاتر سەرنجمان لەسەر تووکی خوری و هەروەها ئەو جۆرە لە جنەکان بوو کە پەیوەندیان بە چەوری لەش و زیندەپاڵی چەوریەوە هەبوو. مەبەستی سەرەکی تاقیکردنەوەکە لەسەر مشک بریتیە لە گێڕانەوەی گیانداری مامۆس کە نزیکەی 4000 ساڵ لەمەوبەر لەسەر زەوی قڕ بووە. مەمکدارەکە لە خێزانی فیلەکانە و نزیکێکی زۆری لەگەڵ فیلی ئاساییدا هەیە بە شێوەیە کە 99.6% DNA هاوبەشە. هەرچەندە هۆکاری سەرەکی قڕبوونی مامۆسەکان یەکلایی نەبووەتەوە، بەڵام زانایان دەڵێن نزیکەی 4000 ساڵ لەمەوبەر بەهۆی گۆڕانکاری کەش و هەوا و ڕاوکردنیان لەلایەن مرۆڤەوە لەناوچوون. کار لەسەرەوە دەکرێت کە زۆرێک لە DNA کۆن بەکاربهێنین، هەروەها لە ڕێگەی ژمێراری و شیکاری و ئەمراضی دەستکاریکردنی پێشکەوتوو لە کای کۆرپەلەناسی پێشکەوتوودا ئەو جینەون بوانە بگێڕینەوە. اینجا دەست دەکەین بە ئەندازیاریکردنی جینەکان لە نێو نزیکترین خزمە زیندوەکانی ئەو ئاژەڵە قڕبوانە بۆ ئەوەی بیانگەڕینەوە بۆ ژیان. بەگشتی زاناکان بە بەکارهێنانی 3 پێشکەوتوترین تەکنیک بۆ بژاری جینەکان هەستاون بە ئەنجامدانی 8 گۆڕانکاری لە 7 جینی مشکەکاندا. کۆمپانیاکە دەڵێت کار لەسەر مرۆڤ ناکات، بەڵام دەکرێت تەکنەلۆژیاکە لە بواری وەرچەخستنەوەی مرۆڤیشدا سوودی لێوەربگیرێت. بۆ نمونە خصلەتەکانی جستە و دەموچاوی منداڵ دەستکاری بکرێت بە خواستی دایوبابانیان. ڕێکار حسێن بۆ دەنگی ئەمریکا.